سڵاو ئازیزان، هیوادارم تەندروستی ملیاکتان باش بێت. طبعاً داوای دروستکردنی بامەعکسکەینەوە داوای دروستکردنی ناوساجیتان کردبوو، ئەو ڕۆژە بڵاوم کردبوو تان چۆن دروست دەکرێت. ئێستا پێویستمان بە یەک کەوچکونی و لە شەکرە لەگەڵ خومرە و پێویستمان بە یەک پەرداخ لە شیر هەیەی و پەرداخ لە ئاو و هەروەها خوێ و ڕەشکە بە حەز و ئارەزوی خۆتە لەگەڵ ئارد. ئەجاسا من کامێرەکەم گرتەوە بە دایکم شتەکان هەڵەشێلێ فەرموداییە. پێویستمان بە ئارد دەبێ، ئاردی بێشلەرمان بەکارهێناوە. یەک دانە بەکارهێنینە کیلۆیەک تاو، یعنی یەک کیسە لەوانە. یەکیسە لە ئارد بەکارێنین و دواتر خومرە، هەر جۆرە خومرەیەک بێ ئەبێ و خومرێ تقریبان یەک کەوچکی چێشتی تێیە، وانە دایە 11 گرامە، تقریبان یەک کەوچکی خواردنەکە. ئەگەر بە نوعەکانی تر هەتان بۆ هەندێکی لەوە گەورەترە یەک کەوچکی خواردنی بەسە. دوایی جوان جوان تێکەڵێکەین. دواتر شەکرەکە یەک کەوچکونی و لە شەکر و دواتر پێویستمان بە ڕەشکە بێ، هەندێکی حەزی لێ نییە توانی بەکارینێنی و دواتریش کە سووریەکەیتەوە لە ناوڕۆنە کونجیش یەکەین بەسەرە، بەڵام ئێمە ڕەشکەکە یەکسەر لەگەڵ ناویا تێکەڵەکەی هەندێکی لە کاتی سوورکردنەوە هەم کونجەکە هەم ڕەشکەکە بەسەریە و خوێش تقریبان کەوچکێکی خواردن خوێ بەکارێنی. بەس دایکم ماشەڵای لێبێ لەبەرەوەی ئەوەندەی کردووە زانێ قیاسەکانی چەنە. و دواتر یەک پەرداخ لە شیر و نیو پەرداخ لە ئاو. دواتر جوان جوان هەڵیەشێلی تا بێت بە هەویرێکی جوان. طبعاً لەبەرەوەی تۆزە هەویرەکە پێویستی پێیەتی دیسان ئاوی تر بەکارێنین. احتیمالی هەیە 3 ڕوبعی پەرداخەکە یاخود بۆ پەرداخێک ئاوەکەی بوێ و لەگەڵ یەک پەرداخ شیر، یعنی زیادیەکەین بۆی لەبەرەوەی ئێمە ئاردەکەمان زۆر بوو لەبەر ئەوە، بەڵام ئەبێ هەویرێکی تونند و تۆڵی جوانی لێ دەرچە نابێ زۆر شل بێ. بۆ شێوازە جوان جوان هەڵیەشێلین و دواتر هەندێکەیە دایکە هەندێکەیە لە هینا ئەیکات ئاردەکە بە ئەو هەویرێکی هەیەی بە ئاردە ئەیکاتەوە نەک بە زەیت. نانا هەندێکێ بە ئاردەی کاتەوە، یعنی تیرۆ کوشتێنێت. منیش وە ئاڵم هەمووی لەناو هینەکە دیسانەوانێ لەناو کاوەکەیە وانە کەواتە بە زەیت دوای پیشانتانەین کە چۆن بە زەیتەکە بیکەنەوە باشترە وەک لەوەی کە بە ئارد بیکەنەوە. هەندێکەیە بە ئاردەکە زۆر تونند و تۆڵ دەرەچێت، ناسک دەرناچێ. جا ئێمە دایم حەزمان لێە هەم ناسک بێ هەم تۆزێ ناوساجیەکە ڕق بێ خۆشترە، وەکو پسکیتی لێە زۆر جوان دەرەچێ، نەک بە ئارد بیکەیتەوە. اینجا ئەمە بۆ ماوەی 45 خولەک بۆ سەعات هێدایانەی و دواتر سووریەکەی تۆ لە ڕۆنا. ئێستا ستێپی دوای ئەویشتم شانەی. طبعاً ئازیزان ئاوا دەرەچێ، ئەوە شێلانی کۆتاییەتی دایانین بۆ ماوەی 40 بۆ 45 خولەک یان بۆ کاتژمێرێک فەرق ناکە. دای ئەنین تا جوان تۆزێ هەویرەکەمان هەڵدێ و دواتر سووریەکەینەوە لە ناوڕۆنە. خۆشەویستانەوە هەویرەکەمان دوای سەعاتێ لە دانان ئێستا بۆ شێر هەڵهاتەوە. ئەنجا بەش دایکم گونگونکیەکە و دواتر بە زەیت هەر نەک بە ئارد پانیەکاتەوە و لە ناوڕۆن سووریەکاتەوە. جا یەکەم دانەی سێرکەن ئەو هەندێک کونجیشی لێە ئەگەر حەستان لێ بوو، بەڵام ئێمە ڕەشکەکەمان خستۆتە ناوی. هەندێک حەزی لێ ڕەشکەکە وەکو کونجەکە هەندێک کاتە سەری وەژەتوانی بۆ ئارەزوی خۆتە. تر بە پێی قیاسی ئەو تاوەی کە دادناوە عەفو بە پێی قیاسی ئەو تاوەی کە دادناوە یەکەیتە ناو ڕۆنەوە سووریەکەیتەوە. ئێستا یەکەینە ناو تاوەکە. دیەکی جوان سوور بووە، ئێستا دیوە بێتریشی سوورەکەینەوە ئەخێتە سەر